نەخۆشی فەقەڕاتی هەیە، نەخۆشی دلی هەیە، ئەو کەسانش زیاترن کە سەردانی زێ دەکەن لە مەڵوانی کرد. وڵی بە حکومی ئەوەی کە هاوینە کە زیاتر خەڵک لە ئەو شوێنەکە کە فێنکەرەوەیە هەوڵ دەدەم بەقەدەر توانای خۆم مەڵوانی بکەم، واتەکە لە قەدەر توانای خۆم دەرچوو کە شتێک ناکەم کە ماندی بوو. کە کاتێک مەڵوانیژوی کە ماندی دەبی دەکات حەددەیەکی بەڕاستی دەبتە مای مەترسی. بەخوا ئەوانەی کە زیاتر گەشتیارین کە شارەزانینە لە شوێنەکان کە بە حکومی ئێستەمە دەزانین چێن دەرخۆرەوە چێن دەرتەنەکان، بەڵام جارێ ئەو نازانیتن هەر مەڵوانیش نییە، بەڵام لێ زیاترانە تووشی خەمکاندەوە. لە ڕووی تەندروستیەوەش بەڕاستی زوو سوود دەگەینی وەک لەوانەیە کە کەسێک نەخۆشی فەقەڕاتی هەیە، نەخۆشی دلی هەیە، ئەو کەسانش زیاترن کە سەردانی زێ دەکەن لە مەڵوانی کردن کە شوێنەکە بەڕاستی دەبتە مای هەم فێنکەرەوە هەمیش دەبتە مای